ئێمە ڕۆژنامەنووسان و سنتەری میترۆوانە کورسات بە کەناڵی خۆمان نەزانێن، کەناڵی دیفاعکردنە لە ئازادی، دیفاعکردنە لە ئازادی ڕۆژنامەنووسی، ئازادی ژن، دیفاعکردنە لە گەنجان، دیفاعکردنە لە کوردستان و ئازادی کوردستان و سربەخۆیی کوردستان. کورسات لە ڕووی تەکنیک و لە ڕووی شتی هونەریشەوە شتی تازە هێنایە پێشەوە، دەنگی هونەرمەندان و دەنگی هونەری هاوچەرخ بووە. لەبەرەوە پیرۆزبایان لێکم هیوادارم بەردەوام بن و بەردەوام سەرکەوتوو بن، بەردەوام گەشە سندوو بن. ئەرکی میدیاوەیە کە بەردەوام خەڵکی شارەزا بێنێتە سەر شاشە قسە بکەن، خەڵکی پسپۆر بێنێ لەسەر بوارە جیاجیەکانی اقتصادی و اجتیماعی و سیاسی قسە بکەن. لە ڕاستیە هەندێک جار ئەوەی کە ئەیبینین وانە بە شکڵێکی ترە، خەڵکێکی زۆر دووبارە هێنن، خەڵکێک کە پسپۆر نین لە بوارەکەی هێنە سەر شاشەکان و قساکە. لەبەرەوە پێم وایە ئێستا کاتێەوەی خەڵکی عاقڵ و خەڵکی پسپۆر لە بوارە جیاجیەکان قسە لەسەر هەموو ئەو کایانە بکە کە ئێستا مەعزوومە و ئێستا قەیراناویە. ئەگەر پەنابەرین بۆ ئەم خەڵکانە بێگومان نەتیجەیەکی باشترمان دەسەکەی وەکوی خەڵکێکی سەتحی و خەڵکێکی تر قسە لەسەر شتەکانی ئەوام بکە.